وەزیری ناوخۆ زۆرێ مسڕک و ئەو دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤێ یان بنپێکردنە حەقی مرۆڤێ نەمێنێتن. کەسی بیانی ئەگەر بە شێوەی نایاسایی لێرە مایەوە ئەو کاتە شوێنی کارکردنەکە ڕەنگە مافی ئەو کرێکارە نەدا کە کاری پێ دەکات کە دەتوان بڵێن غەدرێکە لە کەسە بیانەکەن. دیاردەی بازرگانی کردن بە مرۆڤ تەواو سنوردار کراوە. ئەگەر هاتو پشکنینیان بۆ نەکرابێ یعنی احتیمالێکی زۆر هەیە نەخەڵگری نەخۆشی تر بێت. زۆربەی زۆری ئەو نەخۆشیانان کەەوە مەترسیان هەیە بگوازرێتەوە. لەگەڵیان بەسەرکەوە باتە ئیکیتکەن پاسپۆرت و ئیقامەکان زەحمەت نەبیت. ئێستا ئەتوو بەپێ ئەو قانونێک کە ئەمن هاتیمە مخالەفەت هەیە. زۆربەی کەسی بیانی کە دێتەوە واتە بازرگانی پێدەکرێت ئێمە وەک بەشی متابعە لەگەڵ بەشەکانی تر بتانین کە مافی ئەو کەسەی بپارێزیێت. یاس باقیۆر ئیقامە ئەوەش ئیقامەی نییە دەلێ على ئەساس نوێ دەکەمەوە. لە ڕێگای قانونی ئێرە هیچ شتێکی ڕسمی نییە. ئەو پێشنیارە دەکەین کە ئێرە دابخرێت. دوایەوەی کە هەڵمەتەکمان دەست پێ کرد بۆ شوێنی مەساج و ساڵۆنەکان دەرکەوت کە کۆمەڵێک ئافرەت دێ کاری لە فرۆشیان پێ دەکرێت. خاوەن کارەکەم کە پێی دەڵێم باوکە منی بینی لەگەڵ خۆشەویستەکەم ڕێگری لێکردم و پاسپۆرت و مۆبایلەکەی لێسەندم و هەڕە شەشی لێکردم. شوێن پەنجە لە مەڵقێ باز لە دیاردەی بازرگانی کردن بە مرۆڤ دەکات. ئەو دیاردە لە هەموو جیهان بە شێوەیەکی بەرچاو بوونی هەیە. یاسا بە یەکێک لە گەورەترین تاوانەکانی دادەنێت. مەرج نییە بازرگانی کردن بە شێوەیەکی دیار و ڕاستە و خۆ کڕین و فرۆشتن بە مرۆڤەکان بێت. بەڵکو زۆر جۆر و شێوەی جیاوازەیە کە دەچێتە قاڵبی بازرگانی بە مرۆڤ کە ئەنجام دەدرێت. هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەو دیاردەیە، بەڵام لە چاوڵاتانی جیهان و ناوچەکە زۆر کەمە، زۆر جار دەگوترێت کۆنتڕۆڵ کراوە. باپی داتاکانی بەڕێوەبەرایەتی نشینگەی هەولێر دوای دەست بەکاربوونی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان با پاڵپشتی و پێداگری وەزارەتی ناوخۆ سنووردار کراوە. سەرەتاش بە چیرۆکی ئافرەتێکی بیانی خزمەتگوزاری ماڵێک دەست پێ دەکەیت کە خاوەنەکەی مافی پێشێل کردو و بازرگانی پێوە کردووە. خاوەن کارەکەم کە پێی دەڵێم باوکە منی بینی لەگەڵ خۆشەویستەکەم ڕێگری لێکردم و پاسپۆرت و مۆبایلەکەی لێسەندم و هەڕە شەشی لێکردم. سەرەتا دەچینە بەڕێوەبەرایەتی نشینگەی هەولێر. دەمانەوێت بزانین هاتنی کرێکار یان کەسانی بیانی بۆ کارکردن کە ڕوولارێمی کوردستان دەکەن چۆن مافی کار و مانەوەیان پێدەدرێت. بۆ مەبەستە بەڕێوەبەری نشینگەی هەولێر دەبینین. هەر کەسێکی بیانی کە دێتە هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی دێتە ناو هەرێمی کوردستانە، واتە کەسەکە خۆی ڕاستەخۆ لە ڕێگەی خۆ نایەت، بەڵکو سپۆنسەرێک هەیە کە بانگەشتی دەکات، ڕێکاری وەرگرتنی ڤیزەی بۆ دەکات، پەڕاوی ئەو کەسە
چێک دەکرێت لەلایەن ئێمە وەکو بەڕێوەبەراتی نشینگە و لەلایەن وەزارەتی ناوخۆوە کە سیستەمی پێدانی ڤیزە بە شێوەی دیجیتاڵی ئەلکترۆنی دەستنیشان کراوە کار لەسەر پرۆفایلی ئەو کەسە دەکرێت. ڕاستەوخۆ سپۆنسەرەکەی بانگەشتەکەی بۆ دەکات و پەڕاوەکەی تەواو بوو ئەو کاتە کەسە بیانیەکە ڤیزەی پێدەدرێت ئەگەر مەرجەکانی پێدانی ڤیزەی هەبوو لەگەڵ ئەو شێوازی ئەو داواکاری کە کۆمپانیاکەیان پارێزەرەکە کە داوای کردووە ئەو کەسە بیانیە ڕوولارێمی کوردستان بکات. قۆناغی یەکەمی پێدانی نشینگەشت لە قۆناغی یەکەمە دەست پێ دەکات بە پشکنینی پزیشکی بۆ ئەو کەسە کە ئایا کەسێکی تەندروستە و کێشەی نەخۆشی خوێنیان جۆرەکانی تری نەخۆشی نەبێت بگوازرێتەوە بۆ ناو کۆمەڵگای ئێمە. جیا لەوە ڕێکاری پشکنینی ئەمنی هەیە کە دەستگا ئەمنیەکان بە شێوازی خۆیان دڵنیا دەبن لەوەی کە ئەو کەسە کەسێکی تاوانکار نییە. ئێمە تەواوی ئەو دوو بابەتە بە گرنگ دەزانین لە بواری پزیشکی و لە بواری ئەمنی. بۆیە بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر پلان بۆ چاودێری دۆخی کرێکارانی بیانی دادەنێت و لە کۆڵینەوە لەو دۆسی و شوێنانە دەکەن کە لە ڕێگەی بەشی بەدەداچوونی خۆیان ئاگادار دەکرێنەوە. باپی زانێرەکانی شوێن پەنجە بەشی بەدەداچوونی نشینگەی هەولێر لەگەڵ بەڕێوەبەراتی بازرگانی کردن بە مرۆڤ و نووسنگەی تاوانە ڕێکخراوەکانی وەزارەتی ناوخۆ با شێوەی مەیدانی و لە ناکاو چاودێری ئەو شوێنانە دەکەن کە گومان دەکرێت ئەو دیاردەی تێدا هەبێت ئەو کەسانەش دەستگیر دەکرێن. ئیدی ڕاستیە نەبینراوەکان نیشان دەدەین. تیمەکانی بەڕێوەبەراتی قامەی هەولێر و هێزەکانی نووسنگی بازرگانی کردن بە مرۆڤ و تاوانە ڕێکخراوەکان بە هاوبەشی هێزێکی یاسایشی هەولێر دەردەچن تا چاودێری شوێنەکانی ساڵۆن و مەساج و هۆتێل و دیسکۆ و باڕەکان کەن. دەیانەوێت لە دۆخی کرێکارانی بیانی و مافەکانیان لە چۆنێتی و کاتی کارکردنیان دڵنیا بن و کەسانی نایاسایی کە کار دەکەن دەستگیریان بکەن و ئەوانەی بۆ کاری نایاسایی بەکاردەهێنرێن بیان دۆزنەوە. سەرتاش چەند ساڵۆنێک بەسەر دەکەنەوە. ئەو ڕێکارەش لەلایەن وەزارەتی ناوخۆ و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی مافیە و کەسە بیانیانەیە کە پێشێلی مافەکانیان دەکرێت و تند و تیژیان لە بەرامبەر بەکاردێت. هیچی نییە؟ ئەمە دێن کلزنێنە هەموو ساڵۆنەکان و جێیەکان سەرپەرشتیار دەکەن ئەوی پێشلکاری هەبیتن شتێک هەبیتن تەبیعیە ئەمە ئزنمان وەرگرتیە بە پێ ڕێنمایەکان دێن تەئکید دەکەن ئەو کەسانە کەلەکنتان ئیش دەکاتن بە شێوەیەکی قانونی ئیش دەکە یاخودنا لۆ ئەو زۆر تەبیعیە ئەو شتە تەبیعی وەرگرن لژنەی ئامە کاملە دێنەوە ئێستا ئەتوو بە پێ ئەو قانونێک کە ئەمن هاتیمە مخالەفەت هەیە یەک کەست هەیە لەسەر ئەو ئارێژگایە ئیش دەکاتن ما باقیت هەموو مخالفە بە پێ یاسە ئەوانەیە لە لای خۆمان دەستگیر دەکرێت وەسڵەکە دەدرێتێت دێ دائرەی ئیقامە ئیجراءاتی لەوێ وەردەگری. أنت هسه تشتغل بهنا بدون إقامة وبصورة غير قانونية. وهذا كان أو كسانك يعني كان كداخل دبنا ناو هريم كردستان نشينجيان بي بدريت ورين ما يكانوا ياساي كان يعني لسه تطبيق بكره همان شتش اوانش رين ما ياساي بابن بن كبازرگاني ڕوودەداتن نەهێڵن ئەو دیاردەیە ئەو بمینێتن کە ئەمەش لێرە حیمایەی واتە پاراستنی کەسی بیانی دەکرێت. ئێمە لە چوارچێوەی یاسا کارپێکراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر ڕێگریمان کردووە بەوەی کە تیمی ئێمە تیمەکانی بەدواداچوونی بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر لەگەڵ بەڕێوەبەراتیکردن بازرگانی بە مرۆڤ بەڕێوەبەراتی تاوانە ڕێکخراوەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ ڕاستەوخۆ سەردانی شوێنی مانەوەی کارکردنی کەسی بیانی دەکرێت و دڵنیا دەبین لەوەی کە ئەو کەسە بیانیانە بە گوێرەی ئەو گرێبەستەی کە
ئەو کەسە هاتوو بۆ ئەو کارە بکات خاڵێکی ترکە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە ئەو کەسە بیانیە هاتووە بۆ کارکردن لە بوارێکی تایبەت بەڵام زۆر جار کاری تری پێکراوە. شوێن پەنجە بۆ یەکەم جار لە کوردستان سوچوار باز لەو دیاردە و هەڵمەتەی ئەو لانە پەیوەندیدارانە دەکات کە پێشتر نەبینراوە و نیشان نەدراوە. دیاردەی مانەوەی نایاسایی هۆکارێکە بۆ بازرگانیکردن بە مرۆڤ چونکە کەسی بیانی ئەگەر بە شێوەیەکی نایاسایی لێرە مایەوە ئەو کاتە شوێنی کارکردنەکە ڕەنگە مافی ئەو کرێکارە نەدا کە کاری پێ دەکات کە دەتوان بڵێن غەدرێکە لە کەسە بیانیەکە. ئەوە لە بنکەی پۆلیسی حەدیا بشتر ئەوە هاتیە دیارە مشکلێکیان هەیە خاوەن ئامادە نەبوو لەش بە پێ بەیانی ژمارە 1 ساڵی 2021 ئەو کەسێک کە تعدای لێ دەکرێت یاخود ئەو کە پێشێلکاری لێ دەکرێتن ئێمە وەک بەڕوبەرایەتی نیشنگەی هەولێر مەوە لەگەڵ ئەو کابینەی نوێیە وا دەکەن ئەو دیاردەیە نەمینێتن ئەو دیاردە بمبڕ بکرێتن و لەگەڵ پاراستنی هەموو ماف و کەسی ئەو کەسە بیانیە کە داخلی هەرێمی کوردستان دەبیت. عراقی کوردی؟ كان هو يشتكون ايه بس اطلق قاد السرية تسيلي قاد السرية لنا لخوري هاتم حتى اما هاتم او تسوخوا ناس يعني استاتو تصدق الليرة غلط هاتم نار شهرين صار يبطل تيش تيلا قبل هذا ركض الليرة موعد ما لينا ولا موعد تي لا بيجو تيل موعد تبغى تقعد تابق بينزا هەرێمی کوردستان باهۆی سەقامگیریەکەی و ئارامی و ئاسایشەکەی لە ناوچەیەکی پڕ لە کێشە و شەڕ وای کردووە ڕێژێکی زۆر لە کەسانی بیانی و گەشتیار و کرێکارانی بیانی ڕووی تێبکەن بۆ ڕێخستن و پاراستنی مافی و کەسانە و کاری نایاسایی و هاتنی کەسانی نایاسایی لە ڕێگەی خوار و ناوەڕاستی عێراق بەردەوام چاودێری دۆخەکە دەکرێت. Your إقامة? إقامة عادي بس هي فينيش. Where is? Back your إقامة. Where is? Okay, give it ID card. Copy ID card. زۆربەی کەسی بیانی کە دێتەوە واتە بازرگانی پێدەکرێتن واتە کە مەسەلەن لەلایەن کەسێک پاسپۆرتی دەگیرێتن لەلایەن ئەو کەسە وا دەکاتن سزای بکەوتەوە ناوی کەسی بیانیەکە هانای دێتەوە لایمە هانای دەباتەوە لایمە کە دەڵێتن کەسێکی پاسپۆرتی من حفزی کردووە ئێمە وەک بەشی متابعە لەگەڵ بەشەکانی تر بە هەماهەنگی لەگەڵ هەندێک جێیان وا دەکەن ئەو کەیسە بگەینە دام و دەستگایەکی ڕسمی کە ئەو کەسە یاخود لە لێگای بەشەکانی خۆمانەوە بتانین کە مافی ئەو کەسەی بپارێزین. هەندێک دۆسی ساڵانی پێشوو هەیە کە ماونەتەوە بەڵام ئێمە لە ڕێگەی دادگاکانەوە ئێستا خستومانەتە بواری کارکردنەوە لە دەتوانین پەیامی ئەوە بدەین کە بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان بە تەواوی سنووردار کراوە. دواتر دەچنە چەند دیسکۆ باڕ و هۆتێل و مەساج کە لە یەک شوێن هەموو ئەوانە هەیە چەندین کاری نایاسایی و سەرپێچی تێدا دەکرێت کە ڕەوشی کۆمەڵایەتی تێک دەدات چەند کەسێک دەستگیر دەکرێن بە تایبەت لە مەساجەکە کە کاری لەشفرۆشی لەبری شێلان ئەنجام دەدرێت. بەڕێک لە کۆندۆم و حەبی و زەبەخش دەدۆزرێتەوە. کۆمەڵێک ئافرەتی بیانی بە ناوی مەساژ کاری نایشەرعی لە بەرامبەر بڕێک پارە بۆ پیاوانە دەکەن کە ڕوویان تێدەکەن. ئەو شوێنەش پڕە لە ئافرەتی بیانی و خواردنەوە کوحولیەکان و حەبی قەدەغەکراوی جنس و سوپڕای گەورەکردنی ئەندامی نێرینە. ئەوەی جێگای سەرنجەبوونی مەساجەکە کە پڕە لە ئەندامی دەستکردی پیاوان و ئافرەتان کە بۆ کاری سێکسی دانرابوو. بەشێکیشان بۆ لەزەت وەرگرتن لە کاری سێکسی بە ئازاردانی ئافرەت وەک چێژی سێکسی دەستی بەسەرداگیرە. هەموو ئەو کەل و پەلانەش بە قاچاق خوێنراون. ئەوەش ئیقامەی نییە دەلێ عەلە سەس نوێ دەکەمەوە. هەر کەسێکی بیانی کە دێتە هەرێمی کوردستان باش شێوی فەرمی دێتە ناو هەرێمی کوردستان.
واتە کەسەکارە ڕێگەی سپۆنسەرێک بانگهێشتی هەرم دەکرێت لە خۆڕا نایەت. ئەو مبایلە لێست نەشتی ڕەش دەکاتەوە. حەبی تێدا؟ خۆ هەرەوەی دەکەیت کاکە لەوێندەری Stop here please. Stop here please. زۆر جار سپانسەر یان شەریکە خەڵکی بیانی دێنن لە بوو خزمەتکردن لە ناف ماڵاندا ئەوانەی کە شولێ ناف ماڵێتکەنە دچنە ناف ئایلەکی دیکەدا ناف ئایلێدا شولێ ماڵێتکەتن زۆر جار هەیە و خوددانە ئایلێ دەسترێژیت کەتە سەر یان دایمەن لێت دەت یان شولی زۆر زۆر پێت دەتەکردن ئەوانە دەبێتن ینی بنپێکردنە حەقی ئینسانیەتی مافی مرۆڤێ ئەو شخصی ئەجنەمی و داخل بووە و شولکەتن مافی خۆی هەیە یعنی لێرە ناف ئیقامێمە بەشی متابعە هەیە حکوومەتی هەرێمە کوردستان و خاصەتان وەزیری ناوخۆ زۆری مسڕک و ئەو دیاردێ بازرگانیکردن بە مرۆڤێ یان بنپێکردنە حەقی مرۆڤێ نەمێنیتن خاصەتان ئەگەر لە جیەکێ یان شتێکی ببینیت و حەقی ئینسانی مرۆڤی ئەجنەبی بن پێ دەکێتن یان بازرگانیکردن بە مرۆڤی هەبیتن بەتونترین سزا دێنە عقوبەکردن. بڕیار دەدرێت شوێنەکە دابخرێت و ئەو کەسانەشی بێن یاسایی ئەو کارە ئەنجام دەدەن دەستگیر بکرێن. یانیەکان یاسای سەپێچیان هەیە هەمیش لە ڕێگای قانونی ئێرە هیچ شتێکی ڕسمی نییە. ئەو پێشنیارە دەکەین کە ئێرە دابخرێت ئیجراعاتی لەگەڵ بکرێت هەم بە بازرگانی مرۆڤی لە ناوی کرایە هەمیش ئەو ئیشێکە لە ناوی کرایە غێر قانونی واتە پێشلکەری یاسا کرایە. پێمان باشە و شوێنی دابخین لەبەرەوەی لە کاتی گەیشتنمان لە بۆ شوێنی بمبەستی بە دوواداچوون لەسەر بارودۆخی کرێکارەکان و کەسانی کە لەو شوێنە کار دەکەن بۆمان دەرکەوت چەند کارێکی تر نایاسایی لەو شوێنە ئەنجام دەدرێتن وەبزەم زۆربەی بابەتەکانیش ڕیکۆرد کرایە پێمان باشە ئەو شوێنی دابخین و ئیجراعاتی یاسایی بەنسبەت ئەو شوێنەی دەست پێ بکەین. نوکە تازە مەسەلەن سپانسەر هەیە محامی هەیە یان شخصێک هەیە داوای هەندێک شخصی دیتکەتن لە دەربە داخلی کوردستانیت بن وەختی و داخلی کوردستانیت بیتن یان ناینتە ئیقامە کو ڕسوماتە بدەتن و ئەوی شخصی دبخوب پشول دەتەکردن و داهاتی بخوب دەستڤەتێنیتن یان شخص هەیە و خەڵکی بیانی داخلی کوردستانی دکەتن غێر مەبەس یعنی خاصەتان ئافرەتان دوایەوەی کە هەڵمەتەکمان دەست پێ کرد بۆ شوێنی مەساج و ساڵۆنەکان دەرکەوت کە کۆمەڵێک ئافرەت دێ بە ناوی زیادزیادێ لێرکوانە کاری تر پێ دەکرێت ینی بازرگانیکردن پێ دەکرێت کاری لە فرۆشیان پێ دەکرێت دوای بەسەرەوە مەساجەماندادا کۆمەڵێک ئالەتمان گرت چوچی پیاومان گرت ئالەتی ئافرەتانمان گرت زۆر شتی دی و هەروەوانەمان گرت کە نمونە ئەوە قامچیە بۆ عەزیەتدانی یەکتری و چێژ وەرگرتن لەو کارانەی کە دەکەن بێگومان ئەوانەش سەرپێچکردنی یاسایە و ئەو ئافرەتانە دێن لێرە کاری سێکسیان پێ دەکرێت بازرگانیان پێوە دەکرێت بۆ نمونەوە چۆکی سناعیە ئی پیا و کە لەو مەسازەی دەستی بەسەرداژیرا کۆمەڵێک حەبی کە بە کوردی خۆمان پێ دەڵێن هەروە کۆندۆم کۆمەڵێک ئەو شتانەمان دەست بەسەرداگرت لەو مەسازە. تاکید مناف دایره قانون بە بەشی متابعە هەیە پێگیرە دیفچوونێتکەتن لە سەروان تشتان ئەوە ماوەیەکە خاصە یعنی دیفچوونەکە زۆر بقوەتە هەی سەر
و ئەو کەست وان شۆلاتکەن یان ئەو کەست و هاتی وێ شۆلێ بکەتن ئەوە خرتێ نەگرتن و ئەم ئیجراتێت خوب بەڕەمبەرەوە گرینە بەر. دەبارەت بە چاودێری و لێکۆڵینەوە و گرنگی و هەڵمەت و ڕێکارانەی نشینگە و وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر باس لەلایەنی تەندروستی پشکنینی ئەو کەسە بیانی و شوێنانە دەکات. ئەو کەسانی کە لە دەرەوەی وڵاتەوە دێن بە تایبەتی بیانیەکان زۆر گرنگە پشکنینی تەندروستیان بۆ بکرێتن. ئەو پشکنینی تەندروستیش بۆ هەمووان دەکرێتن بە تایبەتی ئەگەر هاتوو بە ڕێگای وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی نشینگەدا بڕۆن ئەوانە حالە دەکرێن بۆ تەندروستی بۆ ئەوەی پشکنینی ڤایرۆسەکانیان بۆ بگرێتن بە تایبەتی ڤایرۆسی جەرگ و ڤایرۆسی ئایدس ئەوانش کە دەبێتە هۆی بەڕاستی تێکدانی کۆمەلگا دەبێتە هۆی گواستنەوەی ئەو نەخۆشیە نەیکە لە ڕێگای سێ کەس یاخود خوێنەوە دەگوازرێتەوە بۆ خەڵکانی تر. خۆشببختانە تاوەکو ئێستاکەش ئەوانەی کە بەڕێوەبەرایەتی نشینگەدا ڕۆیشتێ یاخود بەڕێوەبەرایەتی تەندروستی داهاتیە پشکنین بۆ گشتیان کراوە ئەو کەسانێکەوە پۆزتیڤ دەردەچن یاخود هەڵگری نەخۆشیەکە دەبن ئەوانە هەمووی دیپۆرت دەکرێنێتەوە و دەبێتە هۆی کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە. بۆیە ئێمە زۆر بە گرنگی دەزانین ئەوانەی کە دێنە ناو هەرێمی کوردستان پێویستە ئەو پشکنینانیان بۆ ئەنجام بدرێتن وەکو باسمان کرد بە تایبەتیش پشکنینی ڤایرۆسەکان کە لەوانەیە ببێتە هۆی تێکدانی کۆمەلگای ئێمە. خۆی ئەوانە هەمووی ئەگەر هاتو پشکنینیان بۆ نەکرابێ یعنی احتیمالێکی زۆر هەیە نەخەڵگری نەخۆشی تر بن. ئەو نەخۆشیەش بە تاکید ئەگەر هاتو پشکنینیان بۆ نەکرابێتن زۆربەی زۆری ئەو نەخۆشیانان کەوا مەترسیان هەیە بگوازرێتەوە لە تاکێکەوە لە بۆ یەکێکی تر ئەوانش ئەگەر هاتو هەڵگری نەخۆشیەکە بن دەبێتە هۆی گواستنی ئەو گواستنەوەی ئەو نەخۆشیە لە یەکێک لە بۆ یەکێکی تر وای لێ دێتن کەەوە ژمارەیەکی زۆر خەڵک توش دەبێتە هۆی تێکدانی کۆمەلگا و باری تەندروستی لە وڵات. ئێمە هاوکاریمان لەگەڵ دەستگاکانی ئاسایش هەیە لە سنووری پارێزگای هەولێر هاوکاریکی بەردەوامان لەگەڵ بازگەکان هەیە بۆ ئەوی ڕێگری بکەین لە هاتنی کەسی بیانی بە شێوەی نایاسایی بە خۆشحاڵیەوە بە شێوەیەکی زۆر باش ئەمە هەماهەنگی و هاوکاریەمان بەرەو پێش چووە. ئاسایش دەستگا ئاسایشەکان بە هاوکاری تیمەکانی بە دوواداچوونی ئێمە ئەو شوێنانی کە کەسی بیانی تێدایە دڵنیا دەبنەوە لە هەبوونی کارتی نشینگەیان ئەگەر بێت و ئەو کارتی نشینگەی ئەو کەسە بیانیە لێرە ئەکتیڤ بێت و دڵنیا بن لەوەی کە بۆ کارکردن هاتوۆتە ئێرە ئەو کاتە ئەوان تیمەکان ئیشی خۆیان دەکەن. بەڵام ئەگەر دڵنیا بوون لەوەی کە ئەو کەسە کارتی نشینگەی نییە ئەوە ڕاستەوخۆ تیمەکان ڕەوانی ئێمەی دەکەن و ئێمە ڕێکاری پێویست لەگەڵ شوێنیمانەوە یان ئەو کەسەی کە لای خۆی داڵدەیداوە وەردەگرین. شوێن 50 جار و تاوانێک باز دەکات و سزای یاسای و ڕێکارەکان دەخاتە ڕوو تا لە ئەنجامدانی تاوان دوور بکەوینەوە کۆمەڵگەیەکی تەندروست و بێ کێشە بنیاد بنێن. هەر ساڵۆنێک بکرێتەوە هەر کەسێک لەکەم بەڕێزت ئیش کاتن دەبی ئیقامەکە لەسەر ساڵۆنی بەڕێزت بیوەیە بە قانون. ئێستاش ئەمە ئەوانەی کە تمشامان کرد هیچ یەکی ئیقامەیان لەسەر ساڵۆنی بەڕێزت نییە بە پێ ئیجراعاتی یاسای بە پێ قانون جەنابەت مخالفی. ئەمە ئەو ئیقامانە بە پێ دەسەڵاتی مەکە پێمان درایە ئەوانەی حجز دەکەین سبەینە مەحامیەکەت بابێتە دائیرە ئیقامە شعبەی ڕقم 2 بابێتەوە لەوێنە ئیجراعاتەکان پێی دەڵێن ئەوە دەدەین وەرەقەکە ئەوە دەین جەنابەت ئەمە ئیشمان خاتون ئیشمان ئیقامەیە و لەگەڵ سەحەیە ئیشمان ئەوەیە بێتەوە سەر واقع خاتون ئەمن دەبی ساڵۆنەکەشت قەپات بکەم ئەو کەسانێک کە لەکەنێت ئیش دەکا لەسەر ساڵۆنی تونیە ئەگەر بێمەوە سەر قانونی تەطبیق بکەم سمعی ساڵۆنەکەت نامێ بم ئیجراعاتەکان ئەو کەسانش کە هاتینە بەبێ ئیزن نەهاتینە ئەمە وەسڵەکە دەدەینێت دەی وەسڵەکەی وەردەگری لەمە ئیجراعاتی خۆت هەیە لەسەرەمە. ئەو کەسە بیانیانەی کە لە هەرێمی کوردستانن تەواوی ئازادی کارکردنیان هەیە کارکردن لەو بواری کە بۆی هاتووە ئەگەر هاتوو ببنە هۆکار بۆ تێکدانی
ڕەوشی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ببنە بارگرانی بۆ خەڵکی ئێمە بۆ تێکدانی لایەنی کۆمەڵایەتی ئێمە بەردەوام تیمەکانمان ڕاستەوخۆ دەچنە سەر ئەو شوێنانە ڕێکاری پێویست وەردەگرین کەسی بیانی یان هەر کەسێکی تر کە بێوێ لە سەروی یاسا بێ ڕێگری لێ دەکرێت. ئەتو دەنێرینەوە بۆ دهۆک باش و جارێکی تر نابێ بێ لە هەولێر شول بکەی شوێنی ئیشی تو بەردەڕەشە نابێ بێ ئێرە باش ئەگەر ئەو جارە بێ ئێرە ئیجرعاتی قانونی تند لەگەڵ تو دەکەێت. بازرگانی بە مرۆڤ دیاردەیەکی جیهانیە تایبەت نییە تەنها بە هەرێمی کوردستان ئەو دیاردەیە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر جیاوازە بەڵام لە هەرێمی کوردستان لا چوارچێوەی یاسا کارپێکراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر با هەوڵی وەزیری ناوخۆ ڕێگریان لەو دیاردەیە کردووە کە تیمەکانی بە دۆداچوونی بەڕێوەبەتی نشینگە لەگەڵ بەڕێوەبەتی بازرگانی کردن بە مرۆڤ و ێزامنیەکان ڕێکارەکانیان جێبەجێ کردووە.